بۆیە قەتل لە ئیسلامە ئەوەندە گەورەیە، ئەوەندە ترسناکە. خوا ئەفەرمێت بەو عەزەمەتیە: من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. ئەگەر کەسێک بەناقی بشێ یا فەساد بنێتەوە، فەساد زۆرمانە، خۆ فەساد هەوە نیە کابرا خۆی ڕوودکاتەوە زینا بکە. کابرا ئەگەر بێت و کۆمەڵگا تێکدا، یاسای مروری تێکدا، جادە و ڕێگوبان تێکدا، ئەمانەوەی فەسادە، ئەمانە هەمووی گەندەڵیە. و گەندەڵی هەرەوە نێتەوە دزی لە ماڵی میلەت بکەی. کەسێک هەڵەسێ ئەم جادە و ڕێگوبانە بە سورعەتی خۆی تێکەدا، ئەمە گەندەڵی، ئەمە فەسادە. کەسێک هەڵەسێ بەڕاستی گەڕەکی ئەشێوێنێ بە هۆڕنیەدان و بە تیژرەوی کۆڵانەکانی، ئەمە فەسادە. ئەمە خوا ئەفەرمێت هەر کەسێک بکوژێ و فەساد لە کۆمەڵگا بنێتەوە، دڵنیابن وەک وایە هەموو دنیای کوشت بێت. تۆ بە کۆڵانەکانان بە تیژرەوی ئەڕۆی بە هۆڕنیەدان ڕۆدەی ماتۆڕەکە وا لێ کردووە کە جاری وایە کابرا بەڕاستی نەخۆشە، ناڕەعەتە، زەختی هەیە، شەکرەی هەیە، یەک شەقەی پێ لێدەی کابرا شەکرەکەی ڕۆدا 500 لە ناوچە، تۆ قاتلی. ماتۆر سوارەکان وەڵڵاهی وبیلای جاری وا بووە من خۆم خەریک بتۆقم، جا بێ پیرێک نەخۆشێک داماوێت یا مناڵێک زیڕاندوێتی بەدەست شەریقەی ماتۆڕەوە، ئەمانە هەمووی پێویستە سنووری بەدانرێت. دەبێت تۆکو مسلمان خوا بەڕەقیبی خۆت بزانی، بە چاودەری خۆت بزانی ئەم کارانە مەکە، ئەمە هەلاکی تایە، لە ناوچوونی خۆت و کۆمەڵگای تایە. خوا فەرمێت ئەو کەسێ ئەمە بکە وەک وایە هەموو دنیا کوشت بێت. کەسێک زندوو کاتەوە ڕزگاری کە وەک وایە هەموو دنیا ڕزگار کرد بێ. ئازیزان و خۆشەویستان،